السلام عليكم سرة بناي خواي قورة مهربان بسم الله الرحمن الرحيم من شيما سفينة بريزنتيشن تان بيشكر لكم سبارات بباري كوزبن بس البرشتياري دكتور عبد الرحمن الانترودكشن باس ودكن كباري كوزبين لا فين دا رودداتن واتا لخوين هنا ركان روددن كأوانش بربرسن لقران نوي خوين بوضل كأوش أو بشان داداتن كبيتسواني جرافيتيا كباري كوزبين أويكا پستانی دەخرێتە سەر ڤێنەکان وایان دەکاتن کە لاواز ببن ببێتە هۆی ئەوەی کە ڤێنەکان ڤاڵڤەکان ببێتە هۆی تێکچوونی ڤاڵڤەکان ببێتە هۆی تێکچوونی دیواری ڤێنەکان کە وێری دەکاتن خوێن کۆ ببێتەوە لە ڤێندا کە ئەوەش دەبێتە هۆی دروستبوونی هەڵئاوسان و گەورەبوون و پێچاوپێچبوونی ڤێن کە بە زۆری ئەوە لە قاچەکاندا ڕوودەکەن کە بەباری کۆزڤێن ناسراوە. و لێرە باس لەوە دەکەین کە نۆرماڵ ڤێن و ئەبنۆرماڵ ڤێن بخەینە ڕوو و هەروەها بە ڤیدیۆیەکیش دوای پێتان پیشان دەدەم کە لە نۆرماڵ ڤێنەکە واتە ئەو خوێنهێنەرە تەندروستە هێڵتیە واتە گەڕانەوەی خوێن بڵەد فلۆیەکەی کە لە قاچەکاندا بۆ دڵ بە شێوەیەکی تەندروستە واتە ڤاڵڤەکانی تێک نەچووە دیواری ڤێنەکانی تێک نەچووە بە شێوەیەکی تەندروست کە دەگەڕێنرێتەوە لۆ دڵی باشە و ئەبنۆرماڵ ڤێن واتە ڤاری کۆزڤێن کە ناسراوە کە ئەوە تێیدا ڤێنەکان تووشی لاواز بوونە یان دامەیجووە مەبەستمان لە چی مەبەستمان لە ڤاڵڤەکانیتی و هەروەها لە دیواری ڤێنەکانە کە ئەوەش دەبێتە هۆی چ دەبێتە هۆی دروستبوونی ڤاریکۆز ڤێن ئەلێرە بە کورتی پیشان دەدەین و لەو پرێزنتێشنەدا باس لە لێک دەکەین ڤاریکۆز ڤێن لێرەدا دێینە سەر جۆرەکانی ڤاریکۆز ڤێن واتە دەوالی چوار جۆرم خستۆتە ڕوو یەک لەوانە کە یەکەم جۆر چەنگ ڤاریکۆز ڤێنە واتە وەک لەو وێنەیەدا دیارە گەورەیە هەڵئاوسایە و زۆر بە جوانی لە ژێر پێستەکەدا دەبیندرێتن دووەم جۆر ڕێتیکولەر ڤاریکۆز ڤێن کە ئەوە شێوەی بچووکە دەوالیەکە و ئەگەر بیبینین سەوز و شین و وەنەوشەیە لەو جۆرەیە کە ئەوەش کەمتر لە چاو ترەنگ ڤاریکۆز ڤێن دەبیندرێتن و هەروەها هەڵئاوسانیشی کەمترە لە چاو ترەنگ ڤاریکۆز ڤێن هەروەها لە خاڵی سێمدا باس لە تێلانجیەکتیزیس واتە سپایدەر ڤێن دەکەین وەکو لەو وێنەیەدا دیارە زۆر تەنکە کە زۆر بە یعنی زۆر نزیکە لەسەر ڕووی پێستەکە و بەدیار دەکەوێتن کە ڕەنگیشی سوور و بلووە واتە شینە کە بناسراوە بە سپایدەر وێب جۆری چوارەم باس لە پێرفۆرەیتر ڤاریکۆز ڤێن دەکەین ئەوەش کە دەرێت لە ئەنجامی تێکچوونی پێرفۆرەیتر ڤێن دەکاتن کە کۆنێکت دەبێتن لە قوڵایی ڤێنەکاندا ئەوەی کە گوتمان کە لە ئەنجامی تێکچوونی ئەو ڤاڵڤانەیە کە دەبێتە هۆی ئەوەی کە پەستانێکی زۆر بخەنە سەر ڤێن و ئەوەش وەری دەتێکە کۆبوونەوەی کە دەبێتە هۆی کۆبوونەوەی خین و دروستبوونی ڤاریکۆز ڤێن وەکو لەو وێنەیەدا دیارە لێرەدا دێینە سەر ئەو کاریگەریانەی یاخود ئەو فاکتەرانەی کە دەبێتە هۆی دروستبوونی ڤاریکۆز ڤێن دەوالی یەک لە هۆکارەکان جیناتە واتە بۆماوەییە کە لە خێزانێکدا لۆی دەمینێتەوە دووەم شت کە یەکێکە لە گرنگترینیان کە تەمەنە کە چەند تەمەنت زیاتر بی کە بەتایبەتی لە کەسانی پیردا وەری دەکاتن کە ڤێنەکانمان لاواز بی و هەروەها یعنی ڤێنەکانمان لاواز بی و ڤاڵڤەکانمان لاواز بی کە ئەوەش دەبێتە هۆی دروستبوونی ڤاریکۆز ڤێن سێیەم شت ڕەگەزمان هەیە لە ڕەگەزی لێرەدا باس لەوە دەکەین کە زیاتر لە ئافرەتان توش دەبن بە ڤاریکۆز ڤێن کە ئەوەش بەهۆی چیە و بەهۆی زۆر ئیشکردنەوە یاخود هۆکای ئەوە دووگیانیەوە لە چوارەم شتدا باس لە ستینگ دەکەین پرۆلۆنجی ستاندی لێرانە کە باس لە چ دەکەین باس لە ئیستراحەتکردنێکی زۆر دەکەین ئەو کەسانی کە بە درێژایی ڕۆژ کە دانیشتی ناچ لەسەر ئیشبی یاخود کە لەسەر پێ بیتن ئەوەش دەبێتە هۆی چ دەبێتە هۆی ئەوەی کە سووڕی خینیان کەم بیتن کە بەهۆی ئەو جوڵە سنووردارەکەمەی کە ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی دەواریدا پێنجەم شت کە ئۆبیستی واتە قەڵەوبوون کە ئەوەش چی دەکاتن کە
پرێژەری زیاد دەکاتن لەسەر ڤێنەکان ئەوە یەکێکە لە هۆکارەکان. شەشەم شت دووگیانبوون کە ئەوەش گۆڕانکاری هۆرمۆناتە یاخود کە قەبارەی خی زیاد دەکاتن. ئەوانە ئەو شەش خاڵە باس لەوەی دەکرد کە ئەو کاریگەریانەی کە دەخرێتە سەر دەوالیدا. و هەروەها لێرە باس لە نیشانەکانی ڤاریکۆز ڤین دەکەین، واتە نیشانەکانی دەوالیدا. بە چەند خاڵێک لێرە ڕوونم کردووە بە کورتی. یەکەم خاڵ باس لە ڤیسیبڵ ڤین دەکەین. ڤیسیبڵ ڤین واتە ئەو دەوالیەی کە لەسەر پێزدا بەدیار دەکەویتن، واتە ئەو دەوالیەی کە بەدیار دەکەویتن کە بە شێوەیەکی پێچاوپێچە یاخود گەورەی یاخود هەڵئاوسان کە ئەوەش بە شێوەیەکی شین یاخود وەنەوشەی بەدیار دەکەوێت لە سەڕووی پێستەکەدا. خاڵی دووەم پین یاخود پین ئۆر دیسکەمفۆرت واتە ئازار یاخود ناڕەحەتی کە ئەوەش ئازار یاخود قورسی یاخود لێدانی قاچەکاندا دیار دەکەوێت. ئەوەش یەکێکە لە نیشانەکانی دەوالیدا. خاڵی سێم سوێڵنیا واتە هەڵئاوسان، ئەستووربوون، هەڵئاوسان ئەوەش بە تایبەتی لە خوارەوەی قاچ و پاژنەی پێدا بەدیار دەکەویتن. خاڵی چارەم ئیچین واتە خوڕان لە کاتی دەوالیدا ئەوەش یەکێکە لە نیشانەکانیدا کە لە دەوروبەری ڤێندا دروست دەبیتن. خاڵی پێنجەم باس لە سکین چین دەکاتن واتە گۆڕانکاری پێست. لەو خاڵەدا باس لەوە دەکاتن کە ئەستووربوون کە سکینەکە لە نیشانەکانی دەوالیدا ئەستووربوون یاخود گۆڕانی ڕەنگ وەکو ئەوەی کە ئەمە لە سلایدەکانی پێشوو باسمان کردیە. خاڵی شەشەم کرامپینگ لێرکوانەواتە گرژبوونی ماسوولکەکان یاخود نەئارامی لە قاچەکاندا ئەوەش کە بە تایبەتی لە شەواندا بەدیار دەکەوێت یاخود هەستی پێ دەکەی. ئەلیکوانە بە شێوەیەکی ئەناتۆمیکەڵ باس لە ڤاریکۆز ڤین دەکەین. ئەلیکوانە ئەمە وەکو ئەوەی کە باسمان کرد ئەو ڤاڵڤانەی کە لە ڤێندا هەنا ئەگەر باسی ڤێندا بکەین یەک مەرجی هەیە کە ڤاڵڤی تێدا هەیە لە ئاتریەڵی جیاوازە یاتە ڤێن واتە خوێنهێنەر، ئاتریەڵ واتە خوێنبەر کە ڤێن خین دەگەڕێنێتەوە لۆ دڵ، خوێنهێنەر خین دەگەڕێتەوە لۆ دڵ، خوێنبەر خین دەبا لۆ بەدیدا. ئەلێرکوانە لە خوێنبەر ئیلاستیکیە بەڵام خوێنهێنەر ڤاڵڤی تێدا، ئەو ڤاڵڤانە بەیەک ئاراستەنە لۆ دڵدا واتە پێچەوانەبوونی ئاراستەیان تێدا نییە. ئەگەر ئەو ڤاڵڤانە بە تەواوەتیدا نەخران دەبێتە هۆی چ؟ دەبێتە هۆی گەڕاندنەوەی خین لۆ لای گراڤیتیدا. ئەوەش بۆ فشارێکی زۆر دروست دەکاتن دەبێتە هۆی کۆبوونەوەی خین کە لە ئەنجامدا چی لێدێتن؟ لە ئەنجامدا ئەو دیواری ئەو ڤێنانە لاواز دەبن دەبێتە هۆی هەڵئاوسان، پێچاوپێچبوون و هەورکردن. وەکو لەو وێنەیەدا دەیبینی تەماشا دەکەین خۆی ڤاڵڤەکان ئەگە بە تەواوەتیدا نەخرێ خوێن دەگەڕێنێتەوە. لەو شوێنەی وانووسرا ئینفلەیمەیشن واتە هەورکردنە کە لە خوارەوەی ئەو ڤاڵڤانە دروست دەبێتن دەبێتە هۆی دروستبوونی دەوالیدا لەبەرچی بۆ لەبەر ئەوەی کە ڤاڵڤەکان بە تەواوەتیدا ناخرێن. لێرە گەیشتین ئەوەی کە چۆن دایگنۆسیسی نەخۆش بکەین واتە تەشخیصی نەخۆش. لە چەر خاڵ باسم کردیە. یەکەم خاڵ باس لە فیزیکەڵ ئێگزامینێشن دەکاتن واتە پشکنینی جەستەیی. بۆ نمونە کاتێک کە نەخۆشەکەی کە توش بووی بە دەوالی بۆ ڤاریکۆز ڤین کە ئەوەش کە ئەو ڤێنە بیندراوانەیە کە لەسەر نەخۆشەکە لە ڕووی قاچەوە بەدیار کەوتەوە پرێزنتێشنەکەمان لەسەر لێگا باس لەوە دەکەین کە کەسەکە لە کاتی ڕاوەستان یاخود لە کاتی دانیشتندا چێکی لۆ دەکەین، پشکنین لۆ دەکەین ئایا بزانین هەڵئاوسانەکەی کووە یاخود پێچاوپێچبوونی ئەو دەوالیە کووە یاخود گۆڕانی ڕەنگەکەی. دووەم خاڵ باس لە دۆپلەر ئەڵتراساوند دەکەین. دۆپلەر ئەڵتراساوند دەڵێن نۆن ئینڤیسیڤ واتە ناداگیرکەرە. ئەو تەشخیصی کە ئەمە لۆی دەکەین نابێتە هۆی برینداربوونی ئەو دەوالی کە ئەمە پشکنینی لۆ دەکەین، تەنها ئەوەی کە لەسەر ڕووی پێستەوە ئەمە پشکنینی ئەو نەخۆشەی دەکەین کە ئەوەش بە وێنەگرتنەکە کە لۆ هەڵسەنگاندنی ڕۆیشتنی بڵەت فڵە ڕۆیشتنی خین و دیاریکردنی ئەو ڤاڵڤانەی کە تێک چوونە یاخود مێنبوونی خین.
خاڵی سێم باس لە ڤێنۆگرافی دەکەین ئەوش کە بە شێوەیەکی دەگمەندا بەکاردێت ئەوەش دەرزیەکە بەکاردەهێنێت کە بۆی کۆنتراستی تێدایە کە بۆ بینینی ئەو ڤێنانەیە کە لە ڕێگەی تیشکی ئێکسەوە. کۆتا خەڵباز لە پاشین هیستۆری دەکەین ئایا بزانین هیستۆری نەخۆشەکە کە فاکتەرەکانی یاخود فامیلی هیستۆری واتە هیستۆری خێزانەکەی ئەوانیش ئایا هەڵگیری ئەو ڤاریکۆز ڤێنە کە ئەوش گوتمانیەکەکە لە نیشانە ئەوەژێکە کە لە کاریگەریەکانی ڤاریکۆز ڤێندا. لێرەدا باس لەوە دەکەین چارەسەرکردنی دەوالیدا کە ئایا چۆن دەوالی چارەسەر بکەین چارەسەرکردنیە. یەکەم خاڵباز لە لایفستایل چێنج دەکات واتە گۆڕینی شێوازی ژیاندا. یەکێک لە خاڵەکان ئەوەی کە بە بەردەوامی وەرزش بکەیت و ئەوەی کە ڕێخستنی بڵەت فلۆی باشتر بکەیت ڕێخستنی سووڕی خینت باش بی و هەروەها دووەم بەرزکردنەوەی قاچەکانمان هەیە بەرزکردنەوەی قاچەکان لۆ سەرێ لۆ ئەوەی کە کەمترین پرێژەری بکەوتە سەرێ کە نەبتە هۆی دروستبوونی دەوالیدا و هەروەها لەبەرکردنی کۆمپرێشن ستۆکین کە بە کوردیەکەی نازانم یعنی معنە تاوەکەی چییە بەڵامەکە ئەوەش کە لە قاتدا لە پێدەکرێتن کە ئەوەش ببتە هۆی چ بەهۆی ئەوەش ببتە هۆی باشترکردنی سووڕی خین. خاڵی دووەم باس لە مێدیکەیشن دەکات. مێدیکەیشن واتە دەرمان خۆی دەرمان یعنی ئەوەندا سێرچەم لێ کردی بیتن باش نییە بەکاری بهێنی بەڵام لەو بەڕای من کە سێرچەم لێ کردی بیتن لۆ ئەو حاڵەتانە بەکاری بهێنیت کە وا هەست دەکەیت کە تووشی ڤاریکۆز ڤێن دەبیتن کاتێکە وەرزش دەکەیت کە ئەو وەرزشکردن زۆر باشە و لەگەڵ دەرمانی دیۆسمین بخۆی لۆ ئەوی دیواری ڤێنەکانت بەهێز بن. خاڵی سێم باس لە مێدیکەل پرۆسیجەرز دەکەین واتە ڕێگارە پزیشکەکان. یەک لە خاڵەکان باس لە سکلێرۆتێراپی یا واتە دەرزیەکە کە مادەیەکی کیمیایی تێدایە لۆ داخستنی ئەو ڤاریکۆز ڤێنانە یاخود لۆ داخستنی ئەو دەوالیانەیە کە بە شێوەیەکی سپایدەرە یاخود بچووکە کە لە سەر ڕووی پێستەوە دیارە ڤیدیۆکمێ ئینشاڵڵا دەنێرم زۆر بە جوانی یعنی یەکسەر نامینێتن وەی دەکەن کە دەبێتە هۆی داخستنی دەوالیدا. و خاڵی دووەم لێزەر تێراپیمان هەیە وەکو گوتم ناداگیرکەرە واتە یعنی لەسەر ڕووی پێست و چارەسەری لۆ دەکەی ئەوەش یان لۆ داخستنی ئەو ڤێنە بچووکانەیە. خاڵی سێم باس لە رادیۆ فریکوێنسی یاخود ئیندۆڤینۆز لێزەر ئەبلەیشن دەکەین واتە ELA. لەوەیان باس لە چ دەکەین ئەوەیە کە ئەو ڤێنەی کە تووشی دەوالیدا بووە لێزەرێک کە بە شێوەیەکی وایر دەخرێتە ناو ئەو ڤێنە زۆر بە جوانی دیارە لە ڤیدیۆدا ئینشاڵڵا ئەویش دەنێرم کە ئەوە تێیدا کە ڕەوانەی دەکرێتنە ئەو ڤێنەی کە تووشی دەوالی بووە کە تێیدا هەیە شێواش ئەو لێزەر بووی ئەو تیشکەوە کە هەیتی دەبێتەوە هۆی داخستنی ئەو دەوالی کە توش بووە و چاکردنەوەی ئەو ڤاڵڤانە و تێکچوونی ئەو ڤێن و وێڵانەها دیواری ڤێنەکان. لێرانە بێن ستریپینگ ئەند لیگەیشنە ئەوش بە شێوەیەکی نەشتەگەری وەکو ئەوەی کە دەیڵێم ڤاریکۆز ڤێن هیچ زیانێکی تەندروستی نییە وەکو ئەوەی کە ئەمە ئەو چارەسەرکردانە کە دەکەین بەڵام ئەوەیە چییە کە بۆن ئەو کەسێک کە تووشی دەوالیدا دەبێتە هۆی ناڕەحەتبوونی ئەو دەرکەوتنەی دەوالی کە لەسەر ڤێنەکاندا هەیەی کە چەند چارەسەرکردنە چی هەیە ڤێن ستریپینگ ئەند لیگەیشن بەڕاستی زۆر بە ڤیدیۆ زۆر واضحی دیارە عنی زۆر بە جوانی تێدەگەین ئەوەیە کە لابردنی ئەو ڤێنانەیە کە تووشی دامێجبوونی بوونە کە ڤاڵڤەکانیان زۆر تێکچەوەی دەکاتن کە ڕیمۆڤی بکە لا بدرێتن و یەکێکی دیکە کە ڤێنەکی دیکە ئەوەندەی کە تێگەیشتی بوون کە ڤێنەکی دیکە لێ دەکرێتەوە کە هێڵفیە تەندروستە دەخرێتە جێی. و هەروەها یعنی هەندێکیش ڤێن هەیە کە زیادێ هیچ پێیوەستی بە ئەوە نییە ئەگەر یعنی لێشی بکەوە هیچ زیانەکی ناگەێنیتن و AP-مان هەیە ئابولەیتۆری فلێبێکتۆمیە کە ئەوەژی یەکێکە لە لابردنی ئەو ڤێنە بچووکانەی کە لەسەر سورفەیسدا هەیە کە بە مایکرۆیە بەڕاستی ئەویش یعنی بە مایکرۆیە کە ئەویش دەبێتە هۆی کەتکردن و لابردنیدا وەکو ڤێن ستریپینگ.
ئەلێکوانە یعنی سلایدێکم تایبەت بۆ کردیە کە لەیزەر تریتمنت فۆر ڤاریکۆز ڤێنمانەیە دوو خاڵم تێدا باس کردیان ئیندۆڤێنۆس لێزەر تێراپیمانەیە EVLT مانەیە وەکو ئەوەی کە لە سلایدێکی پێشوو باسم کرد کە ئەوە چیا دەرێ کاتێک ئەو ئیندۆڤینۆس لێزەرە کە دەخرێتە ناو ڤێنی ئەوە وزەیەکی لێزەری لێ دەدرێتن لە داخستنیان ئەوش عادەتەن لۆ ئەو ڤێنە گەورانە وەکو ئەوەی کە لە جۆرەکان بە تایبەتی لە تڕەنگدا بەکاردەهێنرێتن ئەوەش چارەسەرکردنێکی لێزەر پۆڵسە کە لۆ چارەسەرکردنی ئەو ڤێنە بچووکانی وەکو سپایدەر ڤێن کە لەسەر ڕووی پێستا بەدیار دەکەون و هەروەها لێکوانە پرسیارەکەم دانایە دەرێن بۆچی لە دوای چارەسەرکردنی دەوالی توش دەبیەوە یەک لە هۆکارەکان ئەو کە چارەسەرێکی ناتەواوە یاخود لایفستایلمانە کە هۆکارەکانی شێوازی ژیان یاخود کێشەکردنی ئەو ڤێنە نوێیانە کە دەبێتە هۆی دروستبوونی ڤاریکۆز ڤێن یاخود لاوازی بنەڕەتی یعنی هەر لە بنەڕەتیەوە ئەو شتێک کە توش دەبیتن دەبێتە هۆی دروستبوونی ڤاریکۆز ڤێن ئەلێرەش باس لە کاریگەری لاوەکیەکانی چارەسەرکردنی یعنی لە دوای چارەسەرکردنی دەوالیدا دەکەین یەکەم شت کە ئەوە بە شێوەیەکی دەگمەن بێهێز دەبیت دەگمەنە یعنی زۆر بەکەمی یاخود نەخۆش دەکەوێت یاخود برینداربوونی دەمارێک ئەوەش کە زۆر دەگمەنە وەکو یەکێک لە چارەسەرکردنەکانی دەوالیدا ئەوەشیان کە باسی دەکەم دەگمەنە کە لە قوڵای ئەو ڤێنانە کە لە بەڵیدا تووشی خوێنمەین دەبیت بەڵام ئەوەش کە بە حاڵەتێکی دەگمەندا دەنرێتن یاخود سوربوونەوە لە ماوەی چەند ڕۆژێک کە یەکێک لە چارەسەرکردنەکانی دەوالی کە نیدڵمان بەکارهێنا سکلێرۆثێراپیدا کە لۆ پێستمان بەکارهێنا یاخود ژانی دەبی یاخود تخینبەربوونە یان پەڵە دروستکردنە یاخود سووتانی پێستە بەڵام ئەوش دەگمەنە و هەروەها کۆتا سڵای دێنە سەر کۆنکلۆژن دەرێن ڤاریکۆز ڤێن حاڵەتێکی باوە کە ڕوودەداتن ئەوەش کە بۆ هۆی لاوازبوونی ئەو ڤاڵڤانە یاخود ئەو دیواری ڤێنانە کە ئەوەش لە ئەنجامدا چ دەبێتە هۆی کۆبوونەوەی خین و کە دەبێتە هۆی کۆبوونەوەی خین و گەورەبوون و هەڵئاوسان و پێچاوپێچبوونی ڤێنەکانمان وەکوی کە باسمان کرد وە گوتمان چارەسەرکردنەکانی لەیزەر تێراپی یان سکلێرۆثێراپی یاخود گۆڕانی شێوازی ژیانە کە ئەوانە هەموویان دەتوانن بە شێوەیەکی کاریگەر نیشانەکان بەڕێو ببەن و دەربکەون و یعنی لە چارەسەرکردنەکانی و هەروەها دەرێتن ئەگەر ئەو نەخۆشیە دووبارە بۆ یان لە دوای چارەسەرکردندا لە دەوالیەکە دووبارە ئەوە ڕەنگە بۆ هۆی هۆکارە بنەڕەتیەکان بێت یاخود پێشکەوتنی ئەو نەخۆشیە بێت کە ڕوو بداتن ئەوەش ریفرێنسە کە لەو شوێنانەی کە سێرچنەوە کردیە و لە کۆتاییدا گەیشتینە کۆتای پرێزنتێشنەکە هیوادارم سوودەکەم گەیاندە بیتن و ببوورە لەو کەم و کوڕانەی کە هەم بوو زۆر سوپاس